بە بەشداری زیاتر لە 50,000 کەس لە سەرتاسەری هەرێمی کوردستان پرۆژەی قورئان بەهاری دڵانە بەڕێوەچوو. لە شاری سلێمانی هەردوو یاریگای ئاشتی و سیروانی نوێ هەزاران کەس بەشداری تاقیکردنەوەکەیان تێدا کرد. بەشداربووان دەڵێن زیاتر ئامانجیان بە دەسێنانی ڕەزامەندی خودایە و ئەم جۆرە پرۆژانە هاندانێکی باشە بۆیان. لا نريد منكم جزاء ولا شكورا. پاداشتی من لەلای خدای گەورەیە، چاوەڕێی پاداشتی ئەم دنیا ناکەم، پاداشتی من لای خدای گەورەیە. وەڵای ئامانجی من سەرەکی ئەوە بووە کە شارەزای دوعا قورئانیەکان ببین یەکەم، و دووهەمیش مناڵەکانمان فێرکەین کە چۆن مەسەڵەن بۆ نمونە ئەم دوعایانە هەیە هیچ پێغەمبەرانێکە و کوردیەکەی فێربین و لە ناو نوێژەکانمانە بیکەین و هەرەوەنا. بەڕاستی پرۆژەیەکی خۆش بوو کە توانیمان لەم پرۆژەیە چەند دوعایەکی ناو قورئانی پیرۆز لەبەر بکەین، دەستخۆشیان لێکەم و تاقیکردنەوەکە زۆر ئاسان و خۆش بوو. لە پارێزگای کەرکووکیش ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان تاقیکردنەوەکان ئەنجامدا. بەشداربووان باز لەوە دەکەن پرۆژەیەکی سەرکەوتوو بووە، هاندانێکی باشیش بووە بۆ لەبەرکردنی دوعاکانی قورئان. سوودێکی زۆری هەبووە، یعنی هەر دوعایە کە ڕۆژانە ئەیخێنین تەبعاً خێرێکی گەورەی هەیە، دڵ و دەروونشمان ئەکات و من تەنانەت بۆ دەوامیش ئەچم لەگەڵ خۆما ئەیبام. ئینشاءالله هەموو کەسێ بەشداری ئەکام، منەمە 6ەم جارمە بەشداری ئەەکەم، ئینشاءالله 100 ئەهێنم. بەڕاستی یعنی دڵ و دەروون ئەکاتەوە، ئینشاءالله بەردەوامە بم، ئەم تاقیکردنەوەانە بەردەوامە بێ. بەڕاستی هەستێکی خۆشە بەشداریمان کرد لەم پێشبڕکێیە، وەکو تازەبوونەوەی یعنی تازە ئەویتەوە لە شارەزایی لە قورئان و لە ئەحکامەکان و لە ئەحادیثەکان و لە دوعاکانی پێغەمبەران زۆر زۆر بەسوودە و زۆر هەستێکی خۆش بوو. لە سنووری ڕانیاش زیاتر لە 8,000 کەس تاقیکردنەوەکەیان ئەنجامدا. بەبێ جیاوازی ڕەگەز و تەمەن، منداڵ و پیر و گەنج بەشدار بوون لە تاقیکردنەوەکە. وڵا الحەمدوللا سوودێکی زۆر دەبین بەتابەت ئافرەتان کە لە ماڵێنە کاتێکی زۆر عنی بەشتی لاوەکی بەسەر نابن. سوپاس بۆ خوای گەورە عنی خەریکی ئەو پرۆژانە، عنی زۆر شتێکی زۆر باشە، سوودێکی زۆری هەیە. لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵیش هەوڵاتیان بە پەرۆشەوە تاقیکردنەوەکەیان بە سەرکەوتووی ئەنجامدا. سەرپەرشتیارانی گشتی پرۆژەی قورئان بەهاری دڵانە دەڵێن ئامانجە گەورەکەی پشتی ئەو پرۆژانە هاندانی خەڵکە بۆ ئاشناکردنی زیاتریان بە قورئان و فەرمودەکان و فراوانکردنی زانست و زانیاریان. لە پاڵەوەشدا کۆمەڵێک دیاری دەستنیشان کراون کە زیاتر ئامانجی بەشداربووان بە دەسێنانی ڕەزامەندی خودایە. 49 دوعای قورئان کە خوای ڕەب العالەمین لە کتابی خۆی تۆماری کردووە. نەوەی ئێمە مناڵمان، کوڕمان، کچمان، خێزامان، برامان، خوشکمان دێن ئەم دوعانە لەبەرەکەن. مانای ئەم دوعانە تی ئەگەن. ئەم دوعانە ڕۆژانە پێویستمان پێیەتی بۆ پەروەردەکردنی خۆمان، بۆ پاراستنی خۆمان لە شەڕی شەیطان، پاراستنی خۆمان لە شەڕی نەفسمان، پاراستنی خۆمان لە شەڕی جوبن. اینجا کەوا بوو ماناکەی کەلیمە کەلیمە و شەو شەلەی تێگەی ئەزانی دوعاکە دوعای کێیە، بۆچی دابەزیوە. ئذن کەوا بوو یەکێک لە ڕێگاکانی خزمەتکردنی قورئان و سونەت ئەم ڕێگایە کە بەم ڕێگا ئەو خەڵکە هان ئەدەی کە قورئان لەبەرکەن، لێی تێبگەن، ئیشی پێ بکەن. خەڵکەکە بە ڕۆژووە و ماندووە، جەوەکەش گەرمە، بۆی نەمانویستوێ نووسینێکی زۆری تێبکەوێ، بۆی خەڵک ماندوو نەبێ پێوەی لەبەری زۆربەیشی ئەمانە کە لێرن هەموو ئاستێکی تایە، خوێنەواری تایە، نەخوێنەواری تایە، هەموو عەرەبی تایە، هەموو ئاستەکانی تایە. ئێمە شتێکمان کردووە کە بتوانێت هەموو کە جوابی سوالەکان باتەوە. سەرڕای بە ڕۆژوبوون و ڕەمەزانی پیرۆز بەشداربووان بە ورەیەکی بەرزەوە تاقیکردنەوەکەیان ئەنجامدا. دوا بە دوای ئەوەش لەلایەن سەرپەرشتیارانەوە بۆ ڕۆژانی داهاتوو پشکنین بۆ وەڵامەکان دەکرێت و لە ڕێگەی کەناڵی پەیامەوە تیر و پشک ئەنجام دەدرێت. لە کۆتاییشدا 100 بەشدار بوو خەڵاتی شایستە وەردەگرن. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پەیام، سلێمانی.